بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. دواكارم لخواي قورا طاعت عبادتي همولا يكمان قبولك إن شاء الله. خواي قورا إن شاء الله لعذاب قبر آقري جهنم بمان باريزت. أبو بكر صديق درسك بۆ کاربەدەستەکانی ئەمڕۆی جیهان. ئەوان چۆن بوون و ئەمان چۆنن، ئەوان چۆن ژیاون و ئەمان چۆن ئەژین. رسول الله صلى الله عليه وسلم وصفێکی دقيق و وردی أبو بكر الصديق كات أفرمي: والله ما طلعت شمس على رجل بعد نبي أفضل من أبي بكر. سويند بخوات تشكي خور نيا ولا هيج بياويك دواي بيغمبران قورتر بي أبو بكر. تشكي خور بر هیچ پیاوێ نەکەوتووە دوای ئەنبیا دوای مرسەلین گەورەتر بێ لە ئەبوو بەکری صدیق. ئەفەرمێ: صدوا علي كل خوخة إلا خوخة أبي بكر. هەرچی دەروو بوو لێم داخرا إلا دەرووی ئەبوو بەکر نەبێت، بەس ئەو دڵنەوایی کەرم بوو بە هەر کەسێکم وتبێ ئیمان بێنە ئللا تۆزێوە ساوە، بەڵام کە وتم بە ئەبوو بەکر ئیمان بێنە من پێغەمبەرم یەکسەر بەبێ دوو دڵی وتی ئەشهەدو ئەنەکە ڕەسوول الله نەوەستا. ما ساءنی قەط لە ژیانیا خراپەیەکم لێ نەبینیوە. پێغەمبەرە فەرمێ صلى الله عليه وسلم: زوجني ابنته كچكي خوي كرد بها وسرم. كيبو؟ عائشة دايكي إيمان داران. وأعطاني ماله مالكي خوي همو بي بخشيم لبيناوي خوادا سرفي كم. بيغمر صلى الله عليه وسلم هج مالكي لأصحاب ورنقرت وهموي بيت إلا مالي أبو بكر نبي همي لي ورقرتوه. هر كسيك بهاتايا مالي بهنايا بو كوكردنوي فقير وهجار بي بو كوكردنوي بي بو غزا وبو جهاد بو إشوكاري مزقود بي كاتك أصحاب ماليان هناوا. پیغمبر صلى الله عليه وسلم برسياري كردوه چن يكتان بو خوتان قل داوته ولا مالوا. بەڵام کاتی ئەبوو بەکر ماڵەکەی هێنا بێت پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی فەرمووە چیت گلداوەتەوە لە ماڵەوە، فەرموویەتی تەرەکت لەهم الله وەڕەسوولە، حیچم نەهێڵاوەتەوە، خوا و پێغەمبەرم بەجێی هێڵاوە لە ماڵەوە. هەمووم هێناوە، هەموو ماڵی لە هیچ کەسێ قبوڵ نەکردووە هەمووی ماڵەکەی ئیلا لە ئەبوو بەکری صدیق نەبێت. هاوڵی یەکەمی بووە لە هجرەتا، ئەمینی سری پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم، یعنی جێنیاز و ڕاز و نیازی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم. ڕەسوول الله نهێنی لا شاردووەتەوە. پەیوەندی نێوان پێغەمبەر و ئەبوو بەکر عەلەیهیم الصەلاة وەسسەلام ئەفەرمێت تەفوق فوق الخيال، تفوق فوق الخيال،
علاقەی نێوانیان خەیاڵی تێپەڕاندبوو واتە ئەوەندە پەیوەندیەکانیان بەهێز بوو زۆر گەورە بوو. کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم وفاتی کرد بەیعەت درا بە ئەبوبەکر بوو بە خەلیفە. ئەبوبەکر ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ بەر لەوەی ببێ بە خەلیفە دراوسەیەکیان هەبوو، ئافرەتێکی بەتەمەن بوو، کچێکیشی هەبوو لای بوو، زۆر فەقیر و هەژار بوون. ڕۆژانە ئەبوبەکر کاتێ بەیانی لە خەو هەڵئەستا و نوێژی بە جەماعەت دەکرد و دوای نوێژ و ورد و ئەوراد و دوای مانەوەی لە مزگەوتە ئەچوو بۆ ماڵی ئەو ئافرەتە بەتەمەنە خزمەتی دەکردن و حەیوانەکەی و مەڕەکانی بۆ ئەدۆشین. هەموو ڕۆژێ ئەمە ئیشی ئەبوبەکری سیدیق بوو. کاتی ئەبوبەکری سیدیق بوو بە خەلیفە، ئافرەتە بەتەمەنە فەقیرەکە کە ڕۆژانە ئەبوبەکری سیدیق ئەهات مەڕی بۆ ئەدۆشین و خزمەتی دەکردن لە ڕێی خوا گومانی بۆ پێیا بوو تازە ئەمە بووە بە خەلیفە و بۆ بە ئەمیری هەموو مسڵمانان و جێنشینی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەوانی هەر لە یاد نییە و تازە ئیتر شتەکە کۆتایی هات و خەفەت دایگرتن. خەفەت دایگرتن بەڵام ئەوەی کە مفاجەئە بوو ڕوویە. چی ڕوویە؟ ئەو ڕۆژەی بوو بە خەلیفە مەڕەکانی دۆشی بوو. دوای ئەوەی مەڕەکانی دۆشی سوێنی خوارد بەیعەتی پێدرا بۆ یەکەم ڕۆژ کە شەو تەواو بوو بۆ ڕۆژی دووهەم مفاجەئە ڕوویە تەقەدرا لە ماڵی ئافرەتەی بەتەمەن و کچەی بێباوک. ئافرەتەکە وتی بە کچەکەی ئابڕۆ بزانە کێیە لە دەرگا ئەدا. کە چوو دەرگای کردەوە وتی کێ بوو کچەکەم لە دەرگایدا؟ قالت يا أمه جاءت حالب الشاه. دایکە گیان والله دۆشەری مەڕەکە هاتەوە چوو بۆ شوێنی مەڕەکان لەوێ خەریکی دۆشینی مەڕەکەیە. وتی بیکە بە خاتری خوا مەڵێ دۆشەری مەڕەکان، ئەوە خەلیفەی ئیماندارانە، ئەوە جێنشینی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. چۆن شتی وای کردووە؟ چۆن هاتووە؟ چۆن ئێمەی لە یاد بووە؟ ئێستەش مسڵمانان لەم سەردەم و زەمانەدا ڕئیسی وزەرای کەنەدا، سەرۆکوزەرای کەنەدا، ڕئیسی ئەنجمەنی وەزیران لە کەنەدا، سەرۆکی حکوومەتی کەنەدا دوعای خێری بۆ بکەن خوا هیدایەتی با ئینشاء الله. دوعای خێری بۆ بکەن خوا بە ئیسلامەوە بیکوژێت، بە ئیمانەوە بیمرێنێت. ئەم پیاوە کافریشە بەڵام یەکەم ڕۆژی ڕەمەزان پیرۆزباییەکی گەرمی کرد لە مسڵمانان بەگشتی و مسڵمانانی کەنەدا بە تایبەتی. بڕیاری دەرکرد هیچ کەسێک با کافریش بێ نابێ لە بەردەم مسڵمانانی ڕۆژوەواندا شت بخوا و بڕیاری دەرکرد ئەبێ ئیفطاری مسڵمانانی کەنەدا هەمووی لەسەر خۆی بێ و خۆی ئێوارەی خزمەتیانە کات و شتیان بۆ ئەپێچێتەوە خورما و ئیفطار و گۆشت و ئەو شتانە تەوزیعیەکا بەسەریانە خۆی خزمەت دەکا خۆی. ئێمە لەم مینبەرەوە لەم کوردستانەوە دوعای خێری بۆ ئەکەین ئەڵێین یا ڕەبی خوا هیدایەتی با ئینشاء الله. والله حیفە ئینسانی ئاوەها بڕواتە جەهەنەمەوە. با بێدینیش بێ، با دینەکەی لەگەڵ دینەکەی منە جیاواز بێ، بەڵام ئیسلام فێرم ئەکا ڕێز لە هەڵوێستی بگرم. ئەبوبەکری سیدیقیش بوو بە خەلیفە بەڵام ئەچوو مەڕی ئەدۆشی بۆ دراوسەکانی. ئەبوبەکری سیدیق کاتێ بوو بە خەلیفە وتی نایکەم
هەڵسایەوە وتی یا عومەر ئوبسط یەدەک لئوبایعەک تۆ سەیری ئەم برایەتیە ئەم خۆشەویستیە ئەی عومەر دەستم بەرێ با بەیعەتت بەمێ ئەی عومەر ئەنتە ئەقوا منی تۆ لە من بەهێزتری ئەی عومەر با تۆی خەلیفە بی عومەر فەرمووی ئەی سەماء تضلني وأي أرض تقلني وأي سماء تضلني كنت أميرا على قوم وفيهم أبو بكر چ ئاسمانێک من داپۆشێ چ زەویەک من هەڵگرێت چۆن ڕووم هەبێ ببم بە خەلیفەی قەومێک ئەبوو بەکری تیا بێت نە موئامەرە نە تەزویر نە فێڵکردن نەهاکردنی ئینتیخابات نە درۆزنی لەگەڵ یەکتریە هیچ ئەم ئەیوت تۆ بە گەورە ئەو ئەیوت تۆ بە گەورە ئەوە نەبوو برایەتی ئاوا بوو توانەوە بۆ یەکتری ئەم ئەبوو بەکرە گەورەیە مسڵمانەکان لەگەڵ ئەمەشا ئەم هەمووە دڵنەرم بوو بەڵام لە ئاستی حەقا زۆر ڕق بوو زۆر بوێر و دلێر بوو کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم وەفاتی کرد خەڵکی زۆر پاشگەز بوونەوە لە دین مرتەدین ئەوانەی کە لە دین پاشگەز بوونەوە عومەری کوڕی خەتاب فەرمووی ئەبوو بەکر تۆ خەلیفەیت بڕیارت چییە بۆ ئەمانە فەرمووی نحاربهم ونقاتلهم لەگەڵیان ئەجەنگین پاکیانەکەینەوە لە مەدینە نابێ بمێنن شەڕیان لەگەڵەکەین عومەر فەرمووی ئەی ئەبوو بەکری سیدیق ئەگەر ئێمە شەڕ لەگەڵ ئەمانە بکەین دوژمن یەهود و نەسارا مشریکین کافرەکان ئەڵێن خۆیان لە مەدینەدا بەربوونەتە یەکتری ئێن زەفەرمان پێ بەن و پەلامانمان ئەدەن و هەموومان تیا ئەچین خەڵکی ئەڵێ دوای وەفاتی پێغەمبەرەکەیان هەفتێ بەرگەیان نەگرت و توانەوە شتی وا نەکەی ئەبوو بەکری سیدیق هەستایەوە سەر پێ عومەری ڕاوەشاند سنگی گرت و ڕایوەشاند و فەرمووی ئەجەبار ئەنتە یا عومەر وخەوار في جاهلیە أجبار أنت في الجاهلية يا عمر وخوار في الإسلام أي عمر لزماني جهالتا تود بالوان بيتو استشتر سنوكي والله العظيم أبي أوانا محاربة بكين أوانا إهانيان بديني خوا كردوا إيمانيان بزكاة دانية بزكاة دانية لين سرانو ظلم خوا ظلم مالي أكاد برمان لي أسيني پاشگەز بۆکان وەیانەوت شەڕی لەگەڵ کردن و هەمووی لەناو بردن حەفتا حافظ قورئان لە حەربی زدی ڕدە و مرتەدینا شەهید بوون حەفتا حافظ قورئان ئەبوو بەکری سیدیق هەموو تەمەنی خلافەتی 2 ساڵ و 6 مانگ بوو بەڵام بەتەڵیەت و ئازایەتی بە تەمەندرێژی نییە بە مەوقفە بە هەڵوێستە بەوەیە کە کاتێک کە مرد بە سەربەرزی مرد گەیشتەوە حزوری خوای پەروەردگار بە سەربەرزی ئەمە چەند دەرسێک بوو لە ژیانێکی کەمی ئەبوو بەکری سیدیق کە بەڕاستی گرنگە کاربەدەستەکانی ئەمڕۆ پەندی لێوەربگرن و شوێنی کەون بۆ ئەوەی ئەوانیش دوای خۆیان خەڵکی بە چاکە باسییان بکە ئینشاءالله خوای گەورە لە گوناحمان خۆش بیت خۆیان عاقبەت خێرمان کەیت خۆیان ڕەحممان پێ بکەیت خۆیان ئیمانمان سەلامەت کەیت